کۆمەک و هاوکاریەکانی وڵاتانی هاوپەیمانان بۆ هێزەکانی پێشمەرگا بەردەوامە. جیا لە کۆمەکی هێزەکانی هاوپەیمانان ڕێکخراوی جیایزێدی ئەڵمانیش لە ڕێگەی پرۆگرامی قودرا پرۆژەیەکی جێبەجێ کردووە بۆ پێشمەرگا بریندارەکان و 27 پێشمەرگا سوودمەند بوون لە پرۆژەکە و ئێستا خاوەنی کاری خۆیانن. بە پێویستی دەزانین پرۆژەکە فراوان بکرێت بۆ خانەوادەی شەهیدان و بریندارانی تریش کە هەمووتان دەزانن ئێمە بە تێکرا نزیکەی 12,000 شەهید و بریندارمان هەیە لەو شەڕە نەگریسە. ئەم پرۆژەیە هاوکاریە بۆ ئەو پێشمەرگانەی کە لە 150 عجزیان هەیە و بە بریندار بوون لە شەڕەکانی داعشە. ئێستا حالیان دوو قۆناغیان جێبەجێ کردووە کە هەردوو قۆناغەکە ئێستا 27 پێشمەرگە سوودمەند بووە لەو پرۆژەیە کە ئەو پێشمەرگانە لە ژیانێکی بێهیوا ئەباتە ژیانێکی پڕهیواوە و هەرێکە پرۆژێکیان بۆ کردوونەتەوە. بەڕێوەبەری جێبەجێکاری ڕێکخراوی جیایزێدی ئەڵمانیا لە عێراق لەبارەی پرۆژەکەەوە وتی: ئێمە لە ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی دەستمان بۆ پرۆژەیە کردووە. خۆشحاڵین کە تا ئێستا دەبینین 27 پێشمەرگەی بریندار سوودمەند بوونە و بوونەتە خاوەن کاری خۆیان لەگەڵ بەردەوامبوونی کۆمەک بۆ پرۆگرامی قودرا لەلایەن یەکێتی ئەوروپاوە پرۆژەکەمان بەردەوامی پێدەدەین تا زۆرترین کەس سوودمەند بن. پێشمەرگا بریندارەکان و سوودمەندبوو لە پرۆژەی قودرا خۆشحاڵن کە لە ماڵەکانیان ناتوونەتە دەرەوە لەو ژیانە سەختە ڕزگاریان بووە و ئێستا بۆ دابینکردنی بژێوی ماڵ و منداڵەکانیان لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە بوونەتە خاوەنی کار. هیوادارم لەو ئیشەی بەردەوام بن بەدەیان پێشمەرگە بە سەتان پێشمەرگەی وەچی من لە ماڵێکەتیا ئەمە سوودمەند بوویمە زۆریش لێ ڕازیمە سوپاسی هەر هەمانەکەم ئەگەر لەو کارە پیرۆزەی بەردەوام بن. زۆر سوپاسی وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ و پرۆژەی قودرا دەکەم کە توانیان پرۆژەیەکمان لە بۆ دابین بکەن لۆوەی ژیان و گوزەرانی خۆمان پێڕاپەڕێنین. پرۆگرامی قودرایەکێکە لەو پرۆگرامانەی کە کۆمەکی لەلایەن یەکێتی ئەوروپاوە بۆ دابین دەکرێت. ڕێکخراوی جیایزێدی ئەڵمانیاش لە چوارچێوەی ئەم پرۆگرامەدا هاوکاری پێشکەش بە پێشمەرگا بریندارەکان دەکات بڕیاریشان پرۆژەیە بەردەوام بێت و زۆرترین پێشمەرگەی بریندار تێیدا سوودمەند بن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هاولێر.